بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. سلامی خودتان لێبێ ئازیزان لە هەر جێگایەکان. خۆشحاڵین لە ئاڵلقەیشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئازیزانمان نەگەینەوە. خۆشەویستان، هیوادارین تا دواسەتی بەرنامە بینەر و بیسەرمان من بۆ ئەوەی ئەو باس و خواستەیەکە ئێمە دەمانێت تاوتوێکەن ئێوەی خۆشەویست لەگەڵمانە سوودمە بن لە سەری هەمیان کە گەرەکمانە ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنین. خۆشەویستان، لە ئاڵلقەی ڕابردوو لە خزمەتی پێغەمبەر بووین صلی الله علیه وسلم تەعامل و هەڵسوکەوتی لەگەڵ خێزانە بەڕێزەکانی. بۆ ئەمەڵقەش پەنا بەخوا دەڕۆینەوە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کێشە و گرفتانەی کە داهاتنە پێشێ لە نێو ماڵ و خانەوادە و خێزانە بەڕێزەکانی چۆن تەعاملی لەگەڵ دەکردن. ئێمە دیسانەوە دەڕۆینەوە خزمەتی مامۆستای ئەزیز و خۆشەویستی خوددا و خەڵک، مامۆستای قسە خۆش ڕێزدار جەنابی دکتۆر شێرزاد عەبدولوهاب. مامۆستا جان، سەلامی خودات لێبێ و زۆر بەخێر. سەلامی خوا لە ئێوەش بی، خوا پایەدارتان کە چاوی من. خالد ڕازی بێ خەوا مامۆستا جان. مامۆستا لە ئاڵلقەی ڕابردوو ئێمە پێم وابی هێندێک پرسیارم مابوو، حەزەکەم ئەگەر بەڕێستان ئیجازە بفەرمون درێژە بە باسەکە بدەین بۆ ئەوەی هەندێک فەراخما بۆ پڕی بکەین ئینشاءڵڵا. لەوێ ڕاوەسابین مامۆستا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خێزانە بەڕێزانەی کە هەیبوو هێندێک کات مەسەن پێویست دەکرد هەست و شعوریان ڕابگری، چۆن تەعاملی لەگەڵ دەکردن بۆی کە نازیان ڕابگری، سۆزیان بداتێ هەستیان ڕابگری. مامۆستا جان، بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إخوة زي خير داتها، إخوة جورة بايدارتك، إخوة أو برنامج أمزي سمالي قبولك ولا زناب وأبرع مصورانش كواني كخريشي مونتاز ودرهنان مهمين. إخوة زي خيرهم ولايك بداته إن شاء الله بو برنامجنا بو باسو خاصي أو بيغمبري نازار عليه الصلاة والسلام مجلق أو بيغمبر برس أبين بحرمة دبين بقدر دبين حمل الله إخواش حمل الله خلشي إن شاء الله. طبعا مزيسي بيغمبري إخوة عليه الصلاة والسلام هر سنده دي باسكي براسي هر روش بروش وسعاد بسعاد بفرتلو ببركة الدبي لو ناوي برنامجات براسي خوشة كناوي بفرة. طبعا همو أفرتك حالتشي دروني بسدادتن كزار بزار خوي دقري لبياوكي عاد زيق لنا ودليتي بلام دري نابري بلام بيغمري خواه عليه الصلاة والسلام أو حساسة أو نازارمان أو ده حساس بود ديزاني هستو شعوري خزانة كان يراقري أو الزور ميما كبرسيارة كد صون أو هستو شعوري كأفرت هيتزار هي دريش نابري والله صون أتو لناخي درديني صون بيخويني بس كون صون بيخوين أو مهمة بس روجك بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمي عائشة دزاني أمن دزانم كان جين أتو لم توري كان جين أتو لم الرازي قلت بس دزاني قلت بقسكان دزانم بزانا أو راقرتيني أو شعوري قلت أجر كقصان دكين بيكا وأجر قلت نعم أو لا ورب إبراهيم ورب إبراهيم دزانم لم توري سكسون بس دخوي بخوي إبراهيم دخوي أجر لم نجرازي بي يعني مثلا هيز قليلة من النبي در نعم أو لا وربي محمد صن بخوي محمد دخوي أشوف بيكا يوتي والله راسك والله أو وقتي قليكم لد الله ليه تورا ما صن بخوي تناخم بخوي إبراهيم دخوم هذا خوي أنا خوي زا بلام كاكاتي كديد رازي ما أو زادرم لا يا نعم وربي محمد صلى الله عليه وسلم. سبحان الله أو فيرمان ذاك عزيزان هيز آفرتك نية كمالك إحساس وشعوري لنا وناخد نبي أو شعور وإحساسات أنا دبي درب بري دبي درب سي دبي لهناوي بيت درب بوي نبت كبت بوي نبت نخوشي نبت عقد نبت بغض تورد دانشة لقري دردشيش لقر بكا بتوزق لقري دانشات كاتيشي خود بدأ وآفرتين قسي لقبك هم لا نهناوي بتار دبي وهرتي هيتي زور بصراحة بيدر زبراسي أو فنا أو فني تعاملا أو فني چاندین خۆشەویستیە ئەو فەنی لابردنی ئەو ناخۆشی و ناڕەحەتی دڵی ئافرەتان دەبی لە پێغەمبەری خوای فێربین صلی الله عليه وسلم. يعني ئەمەش دەبی خێزانەکانی خۆیان بخینینەوە بەر لەوەی گازاندەکە گلێکە تەڵەب و داوایەکە بکات و
پێشوەختە بخێنی ئەولاتر لەوەی کە پاشەوەی کە داوای کرد نەک ئەوە احتمال هەر نەتوانی داوا بکە لۆ لە تووڕەی سەرفی بکەس ئەو ئافرەتە ئینفعال دەکات بەزەبت کە کۆمەڵە شتێکی لە دڵە تۆ نەتوانی لە ناو دڵی دەربینی بە فەرنێکی بە ئوستوبێکی نەتوانی ئەو هەست و ئحساس و شعورانی ئەوە ئافرەتە بزولێنی و ئەو ناخۆشی و ناڕەحەتی لێ دەربینی حتمان بە شتێکی کە دەری دێخی جا بە عینادی بە تووڕەیی بە ناخۆشی بە لێدان لە منداڵەکان بە احتیمام نەدان بە تو بە احتیمام نەدان بە ماڵ و منداڵ بە احتیمام نەدان بە خزم و کەس و کارت حتما بە شتێکی دەریدا دەبێتە هۆکاری ساردی دروست بنێک لە بینە و خێزانە ئینسان چەند احتیمام پیا و چەند احتیمام بە مەشاعیر و ئەحساس و شعوری ئافرەتی خۆی بدە ئەوەندە زیاتر محەبەت و خۆشەویستیان لە بین زیاتر ئەو مەجالەش نییە مامەساوە دەکا کەسانی تر ئەگەر سۆزیان ڕابگرن نازیان ڕابگرن لە دەستی بڕاپیا حتما ینی ئافرەت هەبووە مثلەن تەلەفۆنی کردووە فەقیرەی مثلەن هەڵەیەکی کردووە تووشی غەڵەتێک بووە یەک کەس تەلەفۆنی بۆ کردووە بە غەڵەت ئەویش کە زانیتی ئافرەتە گوتی ئەفەن ناسم کاکە بەس پیاوەکەی گوتی هەی بە قوربانت دەبم ئەرۆڵە ئەو دەنگە چەند ناسکە بەڕوا بکە بەو قسەی هەرخەرەت دەڕوخێ دۆ دەبێت ئێمە پیاوەکان بخۆیان هەست و شعوری ئافرەتەکانیان بجولێن و دڵ و ڕوحیان ئارام بکەن پێش ئەوەی کەسێک بێگەمە بە هەست و مەشاعیریان بکات جوانە مامۆستا خێزانەکانی پێغەمبەر ڕزای خۆیان لەسەر بێ طبعاً ئینسانن دڵیان تون دەبوو بێتاقەت دەبوون یان ئەوتە دەگریان پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن تەعاملی لەگەڵ دەکردن چۆن فرمێشی دەسڕین چۆن ئەو نازێ ڕادەگرتن طبعاً ئەوە زۆر باسەشی بەڕاستی گرنگە طبعاً ئافرەت کە دەگریێ سلاحی ئافرەتی عموما گریانە یعنی زۆرتر ئەوەی کە لە ناخیتی ئەوەی کە پێوەی دەناڵێنی بە گریان دەرێ دەبڕی طبعاً ئەگە پیاو بێ بەس دەستی ئەو بە ڕومەتی ئافرەتی دابین و فرمێسکی بسرتەوە بڕوا بکە لەگە سڕێنەوە فرمێسکەکەش ئەوەی لە ناو دڵیتی دەسڕێتەوە زۆر گرینگە دەبەر ئەوەی لە پێغەمبەری خوا فێر بووینە صلی الله علیه وسلم سەفیە خاتون یەک لە خێزانەکانی پێغەمبەری خوایە ڕزا و ڕەحمەتی خوا لە هەمان بی و سەڵات و سەلامیش لە پێغەمبەری نازدار بی عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێکیان کێشەک بوو لە ماڵێ نازانم دابەیەکی یان عوشترێکی ئەوە شێوی کە سواری دەبوو نەخۆش کرد نازانم چ بوو لە تاوان دەستی بە گریانێ کرد کە ئافرەت هەموو شتێک هەر تەنگاو بی دەگرێت کە گریا لە پێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانیشت بوو بە چار ڕێزە فرمێسکی داهاتە خوارێ لەبوو ئەو شتێک کە بەکاری دەهێنا پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام چەند بە جوانی هەستا دەستی هینا بە ڕومەتی سەفی خاتونی داهینا دەست سەرخۆ سبحان الله کە پیاو دەست بە ڕومەتی ژنی خۆی دادەنی و فرمێسکی دەسرتەوە نیشانەی ئیحتیمامی ئەو پیاوی بۆ ئافرەتەی یعنی ئافرەت ئەو فرمێسکانە لای من بە قیمەتن ئافرەت ئەو فرمێسکانە بە بەلاش مەڕژێنە سەر زەوی ئەوانە لای من بە قیمەتن ئەو فرمێسکانە معنای هەیە دەزانم ئەو فرمێسکانە هەموو معاناتە هەموو غەمە هەموو عاجزیە من ئازاری منیش دەدا بالضبط ئازاری منیش دەدا بۆیە ئەم تەحمل ناکەم ئەتوو لە پێشە من فرمێسک ئەوە بە بڕێژی بۆیە سبحان الله دەستی ناسچی مبارەکی ئەو نازدارە کە بەسەر ڕومەتی سەفیەی داینە سبحان الله سەفیە هەموو غەم و پەژارەکانیشی لەبیر کرد زای یەک شت پێم خۆشە بە کاکە زەوهەری برم ئەو دەستە لا یەزال باقیە ئەو دەستە مبارەکە تەعان دەستی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام وەکو دەستی خەڵکیت کە نەبوو ئەو دەستە کاتێک کە ڕای دەگرت ئەوها لە ئەسحابان لە ناو هەموو پەنجەکانی ئەو دەهاتە خوارێ 1400 سەحابی بە سەرچاوە و کانیەکانی ناودەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئاوی لێ دەهاتە خوارێ هەموو تێراویان خوارد هەموو خۆیان پێیان شوشت هەر ئەو دەستە بوو بەسەر هەر نەخۆشێک دەهات بای خوش فایدە نارد هەر ئەو دەستە بوو کە بۆ ئاسمانی بەرز کردەوە مانگی پێشەق کرد هەر بە پەنجەی مانگی پێشەق کرد ئەو دەستە زۆر عەزیمە ئەو دەستەیە کاتێک کە بەرد لە ناو دەستی دادەندرا بەردەکە دەستی بە تەسبیحات دەکرد ئەوە هەموو کاریگەری ئەو دەستە مبارەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کاتێکەوە ڕای دەگرت و بەردە ناو دەستی ئەو پێغەمبەرە تەسبیحاتی دەکرد بۆیە ئیمام عوسمان کاتێک کە بەیعەتیدا پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بوو بە مسلمان هەتا وەفاتی کرد نەهێش دەستی ڕاستی بە عەورەتی کەوێ فەرمووی چۆن ئەو دەستە لە ناو دەستی پێغەمبەرم نابێ ئەمن بتوانم بە عەورەتم منم بۆی ئەوانەی کە لە نزیکەوە بە دیداری ئەو نور و جەمالە شاد بوون و لە نزیکەوە جسمی مبارەکی دەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدەستیان کرد ئەوانە خەنی بوون
بەڕاستی ڕەضی الله خی گەورە باسی ئەوەی شەجەرەتی ڕوودوان دەکات دەفەرمی خوا ڕازی بوو لەو کەسانی چێ الذين يبايعونك تحت الشجرة چکە یەک هاتن تەوقەی لەگەکردن و بەیعەتی لەگە بەستن جا خۆزێ بە ئەسحابانی کە دەستیان لە ناودەستی پێغەمبەر نایە عەلەیهی سەلام ئەو دەستە مبارەکە ئەو دەستە پاکە ئەو دەستە نەزیها ئەو دەستەی کە چەند ئومەت محتاجێتی ئەوڕۆ زۆر محتاجێتی شتێکی خۆشە بۆ بێڵم و کاکە جەواد بەس پێش ئەو شتەکە بجێڕەوە ئەوڕۆ پێغەمبەر نەماوە بەلاشە لە ناومان ساوسەلام دەتوانین معنەویەن دەستخێنە ناو دەستی بەڵێنی پێ بدەین ڕۆژانە کەمە لە سەر سیرۆ سنێت و بەرداوام دەبین بە خودای ئەو شتێکی باشە ئەوە شتێکی باشە یعنی فعلا يعني مثلا لو روحيا زۆر ئینسان پێ قەوی دەبیتن کاتێکەوە ئەگەدا بنیشیتن وعد بداتە خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و بینتە ناو شعور و هەستی خۆی کە بەرامبەر پێغەمبەری خوا دانیشتووە عەلەیهی سەڵات وسەلام کە پاشەوەی کە سەڵاواتێکی زۆرن لێدا ئەو سەڵاواتی لە بۆ دەچی چکە ئینە سەڵاتەکم تعرض عەلەیه پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژی پێنجشەمە و جومعان سەڵاواتی زۆر لەسەر من دەدەست کە ئەو سەڵاواتانە عەرزی من دەکرێت یعنی ناوی تو جەوهەری کوڕی فلانی لۆ پێغەمبەری دەخیندرێتەوە کە ئەو دە سەڵاواتی لەسەر تۆ لێدایە حتا نەک ئەوە ئەگەر کەسێکی سەلامیشی لە بۆ بنێری مەلائیکەتەکە سەلامی توش لە بۆ پێغەمبەری خوا نەقل دەکا عەلەیهی سەڵات وسەلام ئەوی جوابت دەداتەوە جا هەر کەسێک یەک جار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جوابی بداتەوە خەنی دەبی یەک جار چکە سەلام جوابدانەوەی سەلامی پێغەمبەری وەکو باقی خەڵکی نییە هەمووی ئارامیە هەمووی ڕەحمەتە هەمووی مێهرەبانیە جا دەکرێت ینی کابرا میتە فکر و زەهنی خۆی کەواوە دەستی لە ناو دەستی پێغەمبەری نایە عەلەیهی سەڵات وسەلام کە بەیعەتی دەدا بەڵام دەبی پیاوبی لەگە بەیعەتەکەی دەبی مردبی دەبی ئەو دەستە جارێکیکە ئاسابی تفعلا ئەوەی کە ئەم دەمیزلۆت بجێڕمەوە سەرجەوەر ئەو بوو کابرایەک زۆر تەعزیبیاندا بوو لە سزن زۆر تەعزیبیاندا بوو مسلمانێکی گەنج زۆر تەعزیبیاندا بوو لە سزن تقریبا 15 ڕۆژ ئاخیری ئەو مسلمانە یعنی گوتی هیچ تەحملم نما تەواو بڕیارم دا هەرچیان دەوێت لەوان تەوقیع هەرچیان دەوێت لەوان هەرچیان خستۆتمە سەری تورما هەر چ دەرێن ئەمگۆ بنووس ئەم تەوقیع دەکەم بەسە بەڕاستی تەحملی تەعزیبم نما گوتی ئەمیان هینا غورفەچی هەفڕیان دامە غورفەکەی دەو بەر بووم و هەموو قەلبم خوێن و هەموو تەعزیب بوو گوتی یەکسەر خەوم لێکرد یەکسەر ئەو هەموو ئەشکەنجە و ئازارە زۆر هیلاک بووم گوتی خەوم لێکرد گوتی ئەوە ڕووم لەو لای دیواری بوو بەڵام لاقم لای دەرکەکەی بوو غورفەی بچکۆکە بۆ فڕێمیاندا ژۆرێ و یەکسەر دەرکان کلیدا گوتی کە بەڕوو کەتم ئەوەندە قەلبم بێشە ئەوەندە قەلبم بە ئازار بوو ڕاستی تاقەتم لە بخۆم بکەمە سەرپشت یان یەکسەر بەسەر ڕوودا کرد بوو هەندێک پێنەچ و خەوم لێکرد گوتی خەوم لێکرد دیتم دەرکە کراوە لە خەوێ کەەوە زاروەم زانی بەڕاستیە دەرکە کراوە گوتی یەکسەر یەک هاتە ڕێنژۆرە نەمدی چێت کۆم سرم لەولایە وتی کاک فلان سەلام عەلەیکم گوتم ئەوە چییە سەلام دەکە ئەسڵەن لە سزن سەلام نییە هەمووی جوون و فەزاعەت و قسەی بێسەر و بەرە جوابم نەداوە بەڕاستی تاقەتیشم نەبوو جوابی بدەمەوە وتی ئەو جارە دووبارە وتی سەلامی کردەوە و ناوی زۆر بە حورمەتینا تمەوە چێ ناوی من ئەوە بە حورمەت دەین لێرە ئەسڵەن ناوی خۆت هەر نییە هەموو جوون و فەزاعەت و بێسەر و بەریە گوتی ئەمیش گوتم تخوا کاکە لێم کەڕ ڕەجاءن لێم گەڕێ دەڵێ ئەو خودایی لێم گەڕێ خۆم تاقەتم نمایە بەڕاستی زۆر ماندی و هیلاکم لێم گەڕێ ئەش گوتی ئەوە چ دەرێ ئەم لە بەخاتری تو هاتیمە سەردانت بکەم ئەتو دەبزانێت چێیە گوتی وەڵاوتم با ئەتو چێ کاکە ئەتو چێ وتی هەر تاقەتم نەبوو ئاور بدەمەوە سوبحان وتی بەس ملم سووران دیتم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوتی هەر وەخۆ بشێت گوتم یا ڕەسوڵ ئەوە چ دەکەی لێرە چێ گوتی وەرە ئێرە کاکە ئێرە جەیتونیە وەڵڵە ئێرە جەیتونیە گوتم یا ڕەسوڵ ئەوانە مجرمن ئەوانە قەسابن کو دەبێ ئەتو لێرە بی گوتی ئەخەم لەبەرە تو هاتم زانیم زۆر حاڵت خراپە مێم گوتی هات لە سەرم دانیشت گوتی ویستم هەستمەوە دەستی لە شەشاندا وتی هەرمەستەوە با قسام بکەین چتە گوتم وەڵڵا یا ڕەسوڵ ئەوەی ئەزیەتە لە منیان داوە ئەوەی عەزابە بە منیان کردووە بەڕاستی هیچ تەحملم نمایە کی خۆت ناڕەحەت مەکە ڕاز والله گوتی لە کەم پێم پێدات ئەو دەستە مبارەکی کە باسم کرد ئەو دەستەی پێداهینە ئەو دەستەوتی بە قاچم داهینا دەیدێتە تۆقی سرم ڕاست بە خەبەر هاتم تی والله
ئەوەی ژان بوو لە قەلبم نەما ئەوەی ژان بوو لە قەلبممە تو دوسێ جارێت کە لێ ئەندام وت خویست ئەندە الحەمدلله ئەو ئێش و ژانی کە هەبوو ڕۆیشتە بوو تەحملی ئەوەشم کرد خوا نەجاتیدام ئەو دەستە مبارەکە هەرمایە کەسێک کە بەڕاستی بە وەفا بێ لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو دەستە لا یەزال لە بۆ مسلمانانی زوڵم لێکرا و بەشخورا و مافخورا و هەرماوە کە بەڕاستی ئەوان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەوڵ بدەن زە ئینشاڵڵا خوای گەورە ئەو دەستەمان هەر بە قسمەت دەکا ئەگەر لە دنیایش ئەو دەستەمان بە قسمەت نەبی ومێدم لەسەر حەوزی کەوسەر بیبینین بەدەستی ئەو مبارەکەی ئینشاڵڵا هەمومان قومێک لە حەوزی کەوسەر بخۆینەوە یعنی مامۆستا پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێن کەوتە ڕاستەکانی خۆی هەر لە بیرە و لەگەڵیتیان هەر لەگەڵی ئەو بۆ معنایە دەگەینی ئەگەر ناتوانانی ئەو حاڵیتی ئەوە پێم خۆشە بزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حاڵ و باڵی ئومەتی خۆی جوان جوان ئاگادەیە و ئەو کەسانی هەندێکیشیان تایبەتی خۆی هەیە بەڕاستی دەستە لایەن و سوئالیشان لێ دەکەوە لە حواڵیشان دەپرسی نەک ئەوە حتى ڕیشیان پیشان دەدا ئەحمەدی کاک ئەحمەدی موفتیزادە هەزاران هەزار ڕەحمەتی خوا لێ بی خوا مەقامی بەرزکە یا ڕەبی کامل مشرف بم لە خەو بە خزمەتی گەیشتم حەز زۆر دڵم پێخۆش بوو زۆر گفتوگۆی خۆشیشم کردە لەگە کاک ئەحمەدی لە خەونەکەدا تا ئەو وەختی لە دەرێ بوو تەمەن کاک ئەحمەد موفتیزادە کە لە سزم بەر بوو 6 مانگی پێچوو و فەوتی کرد ئەمە نەمزانی بوو تەمەن پێشتر نەمدەناسی هەتا دوایە ئەو کتاب و ئەوانەمان خیندە و شیریتەکانمان لێدە دا ڕۆژێکیان لە ئەوە چی لە مەقتەعەکی باسی هەندێک شتێک دەکا زۆر گریا ئەمیش بەڕاستی زۆرم زگ پێسوودانی لە بە گریانی وی گریام زۆر بە کۆڵ دەگریا زەعیف بوو تاپێک تاقەت ببوو ئاخری عمری بوو زە شەوێ بە خزمەتی گەیشت ئەو زانم نامەوەی باسکەم دەمێ ئەوەی باسکەم کە کاک ئەحمەد ممکنە بڵێم هەزار جاری زیاتر بە خزمەت پێغەمبەری گەیشت عەلەیهی سەڵات وسەلام چەندەها تەوسیاتی کردووە چەندەها ئامۆژگاری کردووە هەڵەکانی پێنیشان داوە ڕێک ڕاستی پێنیشان داوە خواوەش بە قسمەتەمە بکە یا ڕەبی مامۆستا وەلەو لە باسەکە دوور دەکەینەوە مەسەڵەن چۆن ئیتباعی پێغەمبەرکەن صلی الله علیه و سلم تا بتوانین بۆ مەقامە بگەین کە ڕۆحیانەتمان پێی شاد بی وەڵا یەکەمیش سا ڕاست و دروست بی لەگە خوای دووەمین ڕاست و دروست بی لەگە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پاشان تەسبیحکردنی ئەو سونەتانەی کە لە بۆی مەی بەجێشتەوە بەڕاستی تەسبیحکردنی سونەت دەستگرتن بە سونەت نیشانی خۆشەویستی و پێغەمبەرەیە صلی الله علیه وسلم خی گەورە پاداشتە مامۆستاجان بینەوە سەر باسەکەی خۆمان لە نێو ماڵدا حتمما ئیش هەن کەم یان زۆر پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم چەندە و چۆنە هاوکاری هاوسەرە بەڕزەکانی خۆی کردوون طبعا ئەوە بەڕاستی شتێکی یعنی نامۆیە لە ناومە ئەگە پیاو لە ماڵی یارمەتی ئافرەتەکەی بدا بەڵکو بە ناوێکی ناشرینیش ناوبانجی دەردەکاتن کە فلان ئاوایە ئەو هەیە طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو یعنی وەکو پێغەمبەر وەکو قائیدی جەیش وەکو ڕئیسی دەوڵەتێک ئەوای تەعامل نەدەکرد لە ماڵێ بەڵکو وەکو پیاوێکی نەرم و حەلیمی باوەفای محبوب تەعاملی دەکرد لەگەڵ خێزانەکانیدا تەمەن لە حەزەتی عایشەیان پرسی گوتی ئەنا عایشە ئایا کە پێغەمبەر دێتەوە ماڵێ چ دەکا ئەن چ دەکە فەرمووی چ دەکە ئیشی ماڵێ دەکاتە ئیش گوتیان وەچی چ وەڵای ئەگەر زلکەچی دەڕابی زول بەرگەچی دەڕابی بەخۆی پێدەی دەکە ئەگەر نعلەکەی دەڕابی بەخۆی چای دەکە ئەگەر ئیشێکی ماڵ هەبی دەیکە بەڕاستی ئەوە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ژن لە ماڵی هەموو شتێکی پێ ناکرێت کاکە پیاویش برێ من ئاغامە وەڵا ویشانی هیچ عایدی منی ئەکەشم پشتی دەشێ کاکە مافول هەرگرتن ئیش نانە کاکە موبەڕیدە هەرگرتن ئیش نانە کاکە نەفت پڕکردن ئیش نانە میسال غاز پڕکردن ئیش نانە کاکەوانە قورسە نەبیشانە بەڕاستی دەبی پیاو ئەنجامی بدە ئەتو برێ وەڵا ئەمە نابی پیاو هیچ ئیشەشی بکە ئەوە دینداری نییە دینداری ئەوەی کە پێغەمبەر کردیتی عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیشی لە بۆ خێزانەکانی دەکرد ئەو ئیشانی کە ئەوان پێیان نەدەکرایە ئەوان پێران نەدەگەیشتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەشی کرد کەسی پێغەمبەریشە کە قائیدی جەیشیشە کە ڕئیسی دەوڵەتیشە بەڵام وە نەبی برە کو ئەو ئیشی بە من دەکەنە من پێغەمبەرم نا بەلعەکس بەڵکو ژن ئەوها ئەو پیاوەی خۆش دەوێت کە هەر هاوکاری بی کە هەرمەتی دەری بی کە پشت و پەنای بی لە ماڵێ نەک هەوەکی ئاغایان دانیشی احترامات مارو قسەکە ئەو هاوەکی ئاغایان یعنی لە ماڵێدا بنیشی بەس ئەمر بکاتن ئەخە با بەوەش بەشەرە
ئەوش بەشەرە ئەوە ینی تاقە و وزەکانی محدودن دەبێت ئینسان زجی بە خێزانی خۆی بسووتێ هاوکاری بێ ئەوەی کە پێویستمی لە ماڵێ دەگەری ئەنجام بدە ئەوە ئەوڕێ شوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ عیبیش نییە ئەوە نابی بە عورف و عادەتێکی فاسیدی خەڵکی وەڵا ئەمە نەتوانی یارمەتی ماڵ و منداڵی خۆمان هەیە بەڵعکس ئەمە علاقەمان لەو عورف و عادەتە فاسیدە نییە علاقەمان بە پێغەمبەری خۆمانە عەلەیهی سەڵات وسەلام لەگە ماڵ و منداڵی خۆی هاوکار بووە ئێمەش هاوکار دەبین لەگە ماڵ و منداڵی خۆمان مامۆستا ئافرەت ئەمڕۆکە مەسەلەن وەکو پیاوەکە تەوزیفی هەیە دەوام دەکا ئیشەکەی ویە کۆوە لێ دەڵێ مامۆستای بۆ من یاخود مۆزەف هەدێتەوە ماڵ ئیشەکەی ماڵ هەم ئەو دەکا پیاوەکە دادەنیشی یعنی و چەندە معقول و ڕەوایە وڵی جا ئەوە ینی ئینسان دێ بەخۆی ئیسافی هەبی چکە ئەگەر ئەتوو مامۆستای پیاوەکە مامۆستای ئەو ئافرەتەکەش عینە مامۆستا هەمان دەوامە یان مەسەن پیاوەکە مۆزەفە ئافرەتەکەش لە جێیەکی دەوام دەکات کە هەردووک ماندی نەحقا هەردووک هاوکاریەک بن نەک ئەو بێ دانیش ماندیمە یان لە دیار تەلەڤیزۆنی دەست بداتەوە کۆنتڕۆلی ئەوش لە قوڕ بەسەرش بەو هەموو ماندی بوون و زەحمەتێک هاتەوە ئەوە دووبارە ماندی بوون و زەحمەتی تر بچێشیتە نا یعنی کو خۆشەویستی پەیدا دەبی لە ماڵ ئەو وەختی ئەو پیاوە هەست و شعوری ئەو ئافرەتی ڕاگری هەست بەو ماندی بوونەوی بکاتن کوڕە خۆزیە کەشیوەکە لێ پێشدادی پێ برێ دەستت خۆش بی پاش ئەو هەموو مادی بوون پێ برێت دەستت نەرزی پێ برێ وەڵی شیوەکی خۆشم خوارد ئەوە هەر بەستی ترین دا طبعا لەو کاتانە زۆر دڵخۆشە بن کاتێک ئەوەن دەماندی دەبن کە پێیان دەستخۆشی لێکرد و گوتی خۆشە هەموو مادبوونەکە لێ بێتەوە ئافرەت ئەگە کاکە تو بەیانی هەر دەسێ و ئافرەتە بەس خەریکی ماڵێ بەس خەریکی خاوێنکردنەوە و حازرکردن و خزمەتی منداڵ و شوشتنی جلک و بەربوو ڕێخستنەوەی ماڵێ کاتێک کە ئەو شیوەی لێدادەنێ بە سعادە دێ ئەو تەبا غازەی ڕادەوەستی کاکە وەڵڵایەت من تحمل ناکەین وای ئەنا کاتێک کە ئەو شیوە خۆشە ئەو چێشتە خۆشە لە پێ هەدە برێ دەستت خۆش بێ ئافرەت وەڵڵاهی چێشتێکی خۆش لێنە با قورآن یەکمانی بوونی لە دەستم نامینی ئەمە برێت خواوەسەوە سوورت کردیا خۆوە نازانی شیوی لێن ئەو بنزەل و عەدەم کرد بن بە 7,000 10,000 ئەو لە عەدبت کرد ئافرە خۆ حەز ناکە شیوی لێ خەساروی بەڵام میم دیسان دەبێ بەڕاستی يعني هەرچەندە بە ئەوە ینی مەوزوعەکە دەرنەسی زۆر ئاگای لە هەست و شعوری خێزانی بی لە هەموو بابەتێکەوە بە تایبەتی لە ماڵی هاوکاری بی پشتیوانی بی هەندێک شتەیە بەوی ناکرێت بە پیاوەکە ئەنجامی بدا معقولە تو غاز کە بەتار دەبی کە ئافرەتەکە بستە دەرێ غازی بگۆڕی و کابرای غازەکەی لە خێزانی وەکە جوان نییە لە بۆ خۆت جوان نییە لە بۆ شەهامەتی خۆت جوان نییە بە خۆت غازەکەی بە پێش دەکەی سێ خۆ لە پێغەمبەری نازارتر نیە عەلەیهی سەڵات وسەلام خۆ لەوی گەورەتر نی خۆ لەوی بە شەخسیەتتر نی پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئیشانەی کە پێش بۆ لە ماڵێ بەخۆی کردیتی ئێستا برم بڕۆ پێرایی خۆت پینە بکە وەڵا قەدوە ناکەم بابا پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام پێرایی خۆی پینە کردیا جلکی خۆی چاکری خۆ ئەیبی تێدا نییە جا هەندێک ئیشەیە لەکنەمە عادەتی خراپ وان لێ کردووە کە پیاوی ئەوها لێ بکەن ئەگەنا لە ئەسڵ لە شەرعدا ئەوەیە پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام چۆن جوولایەوە لەگە خێزانەکانی ئەو عورف و عادەتانەی کە باون لە کورداواری خۆوانە ئەنی چەندە یان چۆن بتوانین گوێ نەدێنێ لۆمەی لۆمەکانە خەڵک چی دەرێت سنارەکەی خۆی ئەمە ئەوەی ڕێشوێنی پێغەمبەری تەطبیق دەکەم عەلەیهی سەڵات وسەلام ئینسان دەبی بە شەهامەت و گران و معقول بی ئینسان کە لە دەرێ دەبی لە دەرێ پیاوەتی و شەهامەت و معقولی بکە نەگنە لەسەر ماڵ و منداڵ ماڵ و منداڵی قوربەسەر چیات و گەورەی و تەکەبەر و فیزی لێدەی لە دەرێ ئینسان بە معقول و گران و بە هیبەت و بە کەسایەت و شەخسیەت بی لە ماڵی خۆ لە ماڵەوە بەکووان بژی بە بەسیتی لەگەڵیان بژی بە ساکاری لەگەریان بژی هاوکاریان بی غەمڕەوێنیان بی ئەوە پیاوەتیە بەڵێ پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم چەندە گرنگی دەدا بە پاک و خاوێنی و بە بۆنی خۆش لە ماڵێ چەندە مەسەلەن احتیمامی بۆ دەدا کە ئاوا دەرکەوێ بەدایم طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک لە سیفەتە هەرە بەرز و جوانەکانی ئەو نازدارەمان بەردەوام بۆنی خۆش بوو بەردەوام حتا حەزرەتی عایشە دەفەرمی زۆر ناڕەحەت دەبوو ئەگە بۆ نەچی ناخۆشی لێ هات باە زۆر ناڕەحەت دەبوو کانی یشتەد عەلەیهی الرێح یعنی ئەگە بیزانی باە بۆنی ناخۆشە سوبحان الله زۆر ناڕەحەت دەبوو جا بۆیە ئەی فەرموو حەقە لەسەر مسلمانان یعنی حەقی خوایە لەسەر مسلمانان هەفتەی جارە خۆ بشۆن ئەو حەقە ئەو ڕۆکە دەبینی الحەمدوللا حەمام هەیە تەرتیباتی جوانترە ئاوی گەرم هەیە دەمیسان بەردەوام خۆی خاوێن کات و ئافرەتیش مامۆستا زەوەر ئافرەت ئەو پیاوەی خۆش دەوێت کە خاوێن و باوێن بی
بەڕاستی ئافرەت چەند خاوێن و ئەو پیا و چەند خاوێن و باوێن بی چەند ئیحتیمام بە ڕێک و پێچی خۆی بدە ئەوەندە لە دڵی پیاوەکە لە دڵی ژنەکەی شیرینتر دەبی ئەخە معقولە پیاوەکە بە پیس و پەرۆخی بستە دەرێخە عالم باز دەکات دێرنە ژنەکەی ئەوە لۆ هەندە پیس و پەرۆخە کورە لۆ بێسەر و بەر پیاوەکەت لۆ هەندە بۆنی ناخۆشە کو تەحملی دەکەی چ بکە ئەوش خەزاڵت دەبی و شەرمەزار دەیگری نە وە بکە بە ئەوش نشدا عالەمێ افتخار بکە بە بۆنی تو بە ڕێک و پێچی تو بە قشنگی تو زەبەڕاستی کو ئەمە حەزمالەی خێزانەکەمان جوان بن وەنیا زانە پیاهم ئافرەت پیا و حەز دەکات کە دەستۆ ماڵی ئافرەتەکەی لەو پەڕی ڕازاوە و جوان بی ژنیش حەز دەکە پیاوی جوان بی ژنیش حەز دەکە پیاوەکەی کە لە دەرێ لە ماڵی لەو پڕی ڕێک و پێکی جوانتر بجا بۆیە بەڕاستی دەبی ئینسان هەم بە پاک و خاوێنی ئیحتیمام بدە و هەم بە بۆنی خۆش لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام پاک و خاوێن بوو بەردەوام سوبحان الله و بەردەوامیش بۆنی خۆشی لێدات یعنی بۆ هەر بە تەنیشتدا بە هەست دەکەرەوە ئەو بۆنی پێغەمبەریە صلی الله علیه وسلم حەدیثێکی شەیە کە دەفەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حبب إلي من دنياكم ثلاث لدنياي إيوة سيشت زور للام شيرون وخوشة يكمين أفرت دومين طيب النساء والطيب وجعل قرة عيني في الصلاة يكمين أفرت دومين بوني خوش سيم بالبلي تساوم يعني بالبلي هردو تساوم نويشة ئەجا ئەوە دیارە بزانێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دنیای زۆر حەزی لە بۆنی خۆش کرد لێ عولەما دەفەرمون ئەگە کابرا سێ لەسەر چاری پارەی خۆی بە بۆن بدا بە مسرف حسێب نابی لۆ بۆن بەڕاستی هەم بۆ خۆت خۆشە هەم خەڵکیش بۆنت دەکا خۆشە ئەو کەسەی وەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کابرایەک بۆن فرۆش کە بچێکنی خۆگە نەشکری بەڵام بۆنێکی خۆشی لێ دەکەی زای چەند خۆشە کە دەچێ مەزیسەشی خەڵک برێ ماشەڵڵە بۆنی چەند خۆشە ويانا يعني أصحاب هبوني تايبتي هبو دو كوران هشتان ندهات بيشوي بيتن دو كوران دورتي بخلق نقول والله أو بوني مصعبية أو بوني فلانية بس أو نب اهتمامي ببوني خوش ده ما شاء الله لسه بون زورة يعني كز عذريني بون زورة وهرزانش أو بوني خوتي زورة سند بون يكشو شيء بقرب بس يجبان قدك ويانا تاو بردوام كده يدري بونش خوش ده خوده هم بخود براسي بوني خوش دلت خوش دك هم دلي خلتش خوش دك ما صندق بون هي زور قرص قرنا خلق بيس عزبي وملاحظش بده خلق له خويا ده شويه بتابت مزغوتي مثلا بوني هاوينان زوداي بوني ستاني زوداي كابر بوني ستاني عاده بون كان قرصن بوني هاوينان سوكن اتوبسي بس عندك كره ديني لمزقفتيش لدا والله بيوهر راد والله با نكته شلو لو جربو ما مستحق واني دراني خطا داري كان قلت فقيمان هبون يقلو فقينا بونشي زور ناخوش لخوده ده يعني بونشي زور ناخوش لخوده تفقيه كان براسي بيزار بون ده نقول ما مستبق قران بونك لخوده ده اما تحملي ناكي وتروشي بونك التواليتي اللي بربوش كابو لو كزنا ده سو تواليتك لما بونك ده سبحان الله اتوره انسان بون زور يعني بوني خوش زور نك بونشي قال خود بدي بر والله مسكه قربا ما مسكه كاو مسكه والله او زاحل كشتي او ده بوني نربزك زور قرصه يعني كم دوای کم لخوده که بونی لخوده دی دوای مثلا بون لخوده خانه دو قطره ادره دادم که لقى حركه و عرقه كنت بونكش بردوامش ديو وزور خوشيش لبيتم ما مثلا هندك كمان هن مثلا هجارن بون منزل برجان ناتوان تازو نويبيتن بەڵام ئەوە دەگەینی کە بەدایم پاک و خاوێن و توکراوی بۆ خۆ ئەوە معنای ئەو نییە جل کوبەرگە نوێبی ئەمە دێنێ خاوێن و باوێنی خۆ نەمان گۆت جلچی نوێ كاكا بس خاوني بايون بس غسالة هي كاكا أو زورة تايت هي دوزل كاكا بشو حرب خود لماضي هم تيمان هي وتي كولا بركة سنزوانا أو زل كبر جاي كلا برد كي وتي كراوبي هو تي كراو هي تنابت يعني ماكوي والله ببينا من وقت خوي لبن زي خما راد خص زلك ما لبن زي خما لصير تنوز ما وتي دبي مهم كزل كبر جي لبرد كي خاوين بي ماكوي كرابي براسي ريكوبيكا خاصة قبونيش كي بيوبي لو بر ريكوبيكو جواني هريق لواني باسط كرت أجمع نيت ما بخين السروي كما تابعي پیغمبر دي صلى الله عليه وسلم دبيت السنة أزر وردقرين ببيكمان تو هرش ديك بكي اقتداء برسول الله صلى الله عليه وسلم وكنت ساولي كريك بو پیغمبر خو عليه الصلاة والسلام تمام او تطبيق السنة پیغمبر خو عليه الصلاة والسلام باكو خاون مش باكو خاون دبم بوني لخودا دم لك خزانه كاني باش بو امش باش دبم لك كسكاري خوي باش بو امش باش دبم او صور مهمه اني براسي انسان بتواني لكاتي هل سكوتي دا وكو پیغمبر عليه الصلاة والسلام او سنتي پیغمبر زي بزي ذكر طبعا كاكا زور لزويش اوا كخلق براسي دشمني دينه ودشمني پیغمبر عليه الصلاة والسلام وزين بكساتي ددري اهانه كساتي كي ذكري
باشترین شت کە ئێمە بیکەین زندیکردنەوەی سنەتەکانیتی باشترین جواب. تەطبیقکردنی سنەتەک ئەو باشترین جوابە کە هەنجین بە خەڵک دەسەلمێنی ئێوە هەر بڵێن بەڵام ئەو پێغەمبەرە ڕۆژ لە ڕۆژ لە دڵی من شیرینتر و گەورەتر و بە قەدرتر دەبێت. بارك الله مامۆستا باسی حسەت کرد کە باسی سێ خەسڵەتی یەک لەوانە ئافرەتە النساء باسەکە باشە وشەی نساء وشێشی عامە بۆ نمونە دژە دین و ملحیدەکان ئەوە دەخەنە پاڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە شەهوانی بۆیان ئافرەتی بووە بۆ نمونە ئاخۆ مەسەلەی نیسا وشەی نیسا بەزمە بەسی خێزانی یان کچ و خوشک و دایکوان دەگرێتەوە. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام لە حەدیثەکەدا فەرمووی حبب إلي من دنياكم ثلاث يعني خۆشەویست کراوە لە دنیای ئێوە سێش لە دڵم ئافرەت و بۆنی خۆش وجعل قرة عيني في الصلاة يعني بالبداية سواء كان شيء من يجا طبعا بيغمبري خو عليه الصلاة والسلام عموما آفرتي خوش ويستوا وعموما ريزو قدري آفرتي لهم خلقي لا زيادة بوا أو ريزو قدري بيغمبري خو عليه الصلاة والسلام آفرتي قلت كاز لا أصحابك كان يتواني وكو بيغمبري تعامل لك آفرتك كان يبكى دي أو ريزو قدره أو خوشويستيا أو محبة ندبك أبراجي شعواني بازو يعني بتصوير شي ناشر انت وصفي بكي نخير بالضبط او او زماني كم كسر افرتي خوش دويست افرتي وكم متعكته مشادك بس لبو رابواردني بس لبو ايشي بس لبو كيف وسيف هواي خوي دويست والله منا پیغمبري خو عليه الصلاه والسلام خوش يويستوا كسر كيچي خوش بازيتي نادا ضلي ناس يعني مراعاتي دك رفقا بالقوارير قوارير يعني شوشه شوشه تو كشوشه چهر دگری زور با ناس چهر دگری که هر کو بر بتو دشه پیغمبر خو علیه الصلاة والسلام افرتی بشوشه توصیف کرد فرمی آگاه تن شوشه کان تام بی لبرت هر کو بر بتو دشه که ام کائنه ام افرت زور پیوستی با مراعات و بخوشویستی و بمحبت و برز و قدره لوی پیغمبر خو علیه الصلاة والسلام هر خوا محبت و خوشویستی افرتی هاش بوندله نقل نظره شهوانی لنظره احترام قدر و رز چون بونشی خوشویستوا و چون بالبلید ساوا کانشی نویش بوا کاتک چند قدری افرتی گرتوا چند نویش دلای بقدر و برز بوا بزن افرتی هنایت رز نویش کی يعني سينيوش كولا قيد وين لقى ديني داينا يعني مثلا نويش لداي جرينج بوا قد نفوتي وتاخير نبي ودا وقتي خوي بكره آواز لداي جرينج بوا كوا افرتي بقدر ورز وبحرمه معامله لقى بكره سون بتواني اورد سايل كان بيانك من هن تنها لو بارو تمشاهده كان وكو كويله لماله ياخذ وكو بنديك تعاملي لقل دكايدي او داخوازي بيسو طلبيان افرتي تزيب زينا كيانه تيبدلو حزكاني خوي بكاري ديني بخداي هانيا يعني الشرع هاين قوتي الشرع بوشوي او افرتي تسليميتو نكر يا برام او افرت شريك جيانتا اتو كوبيا او افرتك كاكا او لمريخ نهاتي اتو لزويهات بي او لزهر نهاتي اتو لكوكبك هاتي هردوك خوي دور اللي هيك خاكو خول دروستي كردون هردوك ده انسان دروستي كردون هردوك بندي خوان هيڅ فرقينين لكن خوي دور ان اكرمكم عند الله اتقاكم ده بانسان افرت بشريك جياني خوي دابني كو اتو حزلشت اويش حزلشت كو ات بيوست باستراحات اويش بيوست باستراحات كو اتو كوملك دعواتك اويش كوملك دعواتك دي كوات اتو براسي اجيره لبيوكو انسان تعاملي لك بكي نبكو كوي لو وكو طبقي دو خصمت كان نخير او شريكي شي انت بتفاهم وخوشويستي وعشق اوين مال اودان دبتوا جمنو ميرد اجا يكتري عاشقيه كتر نبن براسي كتر خوش نبي او تسيا وكو دو موظفي لدائرة اواين دي بلام تن يكتري خوش بي او ده مالكان باودان ترو خوش تدريتن مام سجان طبعا لما كان پیغمبر صلی الله علیه و سلم او خزانه برزانی چه شيء گرفتك معناتك دهات بيشه چون صار سري دكردن طبعا هيڅ مالك نبي مشكله تبي او بزاني حتى مالي پیغمبراني صلاه والسلام اخوان نبي وبيغمبري خوشمان عليه الصلاه والسلام مشكلتي ده يعني هيڅ مالك نبري والله او هيڅ مالك لو كريزي مشكلتي ده مشكله جزء كالجياني انساني ما دام دو كسبيك وجيان دو طبيعتي جدا دو فكر كرنوي جدا دو يعني بربابي جدا حتما اوانا لهندشتان ناقنيك حتما لهندشتان بيتوان يكتر دزولين وحتما لهندشتان متفق نابن زاغلير المشكله الرودات بلام اي او مشكله نتسون على ذكري او جرينجا اي بيغمبري خو عليه الصلاه والسلام كاتي كشي شيء لما الرودايه سوني حل كردو كل مالي بيغمبري خو عليه الصلاه والسلام وكو باقي مالا كانت مشكله قوري لي بيدا بوا والله مشكلة بيدا وبيدا المشكلة إفك أو مشكلة زور قوربو حب حدك خوي قورة تداخلك
بە حدێک کە خۆت تەداخل بکاتن. بازانام و باسە زۆری دێمەش بەرنامەکەمان کەمی مادەمێ لە بەرنامەی داهاتوو ئینشاڵڵا بڕۆین سەر مەسەلەی ئیفک، بەڵام هەر باسی کێشە بە شێوەیەکی گشتی ئەمە تێکەڵ چێشکن لەگەڵ ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەمڕۆکە معانات و کێشە یەکجار زۆرن، یعنی کو دەڵێ زمانی فیتنە زۆر بە تایبەتی لە ڕووی ئافرەتەوە فیتنە گەلێک دەرگای ماڵەکانی گرتووە. ئەو پیاوانە چەندە ژیر بن بۆی ئەو معانانە ئەو کێشە و گرتان دێنە پێشێ زاڵ بن لەسەری نەگاتە حدەوەی کە جیابوونەوە ڕووبدا. کاکە جەوەرجیان طبعا خودی مشکلە دەبی بزانی کو مامەڵی لەگە دەکەی، ئەو کەسەی نەزانی لەگە کێشەکان مامەڵە بکە کێشەکان گەورەتر دەبی. ئەگەر بەس بزانی کو مامەڵی دروست لەگەر کێشەکانت بکەی کێشە گەورەکانیش بچوک دەبتەوە. جا بۆیە ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە فرسەتیدا کە باسی کێشەکانی ناوماڵی پێغەمبەرمان کرد عەلەیهی سەڵات وسەلام، بزانە پێغەمبەری خوا چەند بە جوانی ئەو کێشە گەورانەی بچوک کردیتەوە و چۆن بە ژیرانە و عەقلانە ئەو کێشانەی چارەسەر کردووە. هەیە کاکە نازانی تەعامل لەگەڵ کێشەی خۆی بکە. کێشەکان لە هەر ماڵێک کە کێشێک ڕوو دەداتن ئەگەر بێت و ئەو پیاوە زۆر بە عەقلانە زۆر بە ژیرانە زۆر بە ڕێکوپێکی جولاوە لەگەڵ کێشەکانی خۆی بەڕاستی ئەو کێشانە زۆر بە ئاسانیش هەل دەکرێت و بنبڕیش دەکرێت. ئەمما زۆر شتەیە ئەگەر بێت و تۆ نەتوانی ئەو کێشەی هەلکەی کاکە کێشەکە گەورەتر دەبێت. مەسەلەن هەیە هیچ جێ ناداتە کێشەی، مثلا یەک لە خەتەری ئەوەی کێشەک دووسی هەر جێ ناداتی حتی ئاخری هەموو داتەقتەوە بەسە سەری دادەتەقەوە خۆ هەل نییە تۆ ئیهمالی کەی کێشە، خۆ معنای ئەوە نییە تو خۆ لە جێلیدا خۆ لە ئیهمالیدا ئەو کێشەی ماڵی هەڵ دەبی ئەو کێشە هەل ناوی کێشە قەت بە ئیهمالکردن بڕێک دروست دەکا و ئافرەتە پەلچێش دەبی لە قەزیا و واردی زۆری دکە ینی ئەوەی لێەوە ئافرەتە کێشەی خۆی دەکە عالەمی باز دەکە کاکە لە بۆ خەڵکی باز دەکە دەبێت ئەو پیاوە عاقڵبی ئەگەر کێشێک ڕوویدا تەمان من ئەو بنەماکانی چۆنیەتی چارەسەرکردنی کێشەی تقریبان بە 20 قسوور حەڵقەم تۆمار کردووە، یعنی ئەوە پێشتر لە تەلەڤیزۆنەکانی تکە بەفم کردووە هەر تقریبان هەر بنەمایەک 7 دقەیە باز دەکەم کە ئەو پیاوە کو لەگەر ئەو کێشە مامەڵە دەکات لەو کێشەکەی لێ گەورەتر دەبی. مەسەلەن ئەگەر بمەوێت کێشەک ڕووی بدا لە ماڵێ یەکەمیشت دەبی وەختێکی زۆر گونجاو دابنێ لەگە خێزانت دانیشی کێشە قەزەشی گەورەیە نەک لەسەر ماندی و مردی خۆت بە خۆت ماندیوە نیە ئەو جێ لێ بۆ کە کێشەک هەیە یەکسەر بێەوە ئافرەتەکەش ماندیەوە خەریکی ماڵێ و خاوێنکردنەوەی و حازرکردینا یەکسەر بێ بە مشکلەکەی باسکە ئەو وەختە مشکلە حەل ناکرێت. یان ئافرەتەکە دەبینی کێشەکەی لەگە پیاوەکەی نابی ئەو وەختی پیاوەکەی لە ماندی بوون دێتەوە ئەو وەختی کێشەکەی پێ بڵێ ئەو دەتەقتەوە لە بەروی عەسابی عەساب و جسمی ئێستا تەحملی جێڕاگرتن ناکات دەیکەواتە دەبی یەکەمین بنەما بۆ عیلاجی مشکلەکان خۆزی هەمومان باس کرا بەس ئەو بەرنامە هەویە یەکەمیشت ئەوەیە دەبی وەختێکی زۆر گونجاو دابنین و باسکردنی کێشەکە. ئەوەیە خاڵی دووەم ئەوەیە کە دەبی کە دادەنیشی لەگە خێزانت کە مشکلێکی هەڵکەی بەس باسی ئەو مشکلەی بکەیت، نەک مشکلەی قەدیمیش هەموو بینەوە سەر و جێلاکی باز بکەیەوە کەواتە مشکلەکەمە هە بزر کرد. ئەتو لۆ مشکلەیەکی دانیشتنی کە دەمانەوێت حەلی بکەیت برێن پاریش ئەو هات کرد پێراریش ئەو هات کرد 6 مانگ پێ ئەو هات کرد دەبتەوە هەر عینە مشکلەکانی قەدیم کەونەکا و برینی کۆن هەموو دەکولێتەوە ئیتر ڕاست لێک عاجزتر قاڵی سێم نابی ئەگەر بمەوێت کێشەک هەل بکەم لەگە خێزانم نابی زبانی زبر بەکاربینم وەرەدانیشە هەی نا ئەسڵ و فەزڵ وەرەدانیشە هیچ و پوچ ئەو مشکلەکە قسەکانی تو بخۆی مشکلەیە زۆر جارانی دەبی مشکلەکە هیچ نییە بەڵام زبانی زبر قسەی ناڕێت جوێندان و فەزاعەت مشکلەکە گەورەتر دەکات ئەوانە دڵی ژنەکەی زیاتر بریندار دەکات پێش ئەوەی تو بێ کێشەکەی هەلکەی زۆر بنەما هەنا باسم کردێ پێشتر حەزم لێ نییە مەسە هەموو تکرارکەمەوە ئەگەنە زۆر گرنگە بەڕاستی پێش ئەوەی کێشەک لە ماڵت پەیدا بێ بە خۆت بێ ئەو بنەمایانە زۆر بە جوانی تەعامل لەگە بکەیت هەتا هەموو کێشەی گەورە بچوو بکەیتەوە. واللهی بەس ئینسان بز ئەو بنەمانەی کە ئیسلام کە شەریعەتی ئیسلام لە بۆ مەیدانەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کێشەکان بەس بزانی بڕۆ بکە کێشەی ئەو دنیای لەسەر بێحەلی دەکەی گەورەترین کێشە لەکەم بێحەلی دەکەی لۆ کە بە عەقلانی تەعامل دەکەی بە شێوەیەکی زۆر حەکیمانە تەعامل لەگەر ئەو کێشەی دەکەی لێ بە ئاسانی هەڵ دەبێت مثل یەک لەوانەش کە ئەگەر وەختەکە مابی قەت نابی تەرەفی سێم بەشداری بکات لە کێشەت ئیلا ئەگەر مستحیل بۆ هەڵکردنی
ئەتو هەلە گۆڕێس مشکلێکی بەسیتی تێدۆ دەستی برای یەکسەر. برات دەینی یان برای ئافرەتەکەی دەینی یان بابی دەینی کاکە ئەو مشکلەکەت گەورەتر کرد ئەو گەورەتر کرد ئەسڵان دەبێ ئەمن و خێزانم مشکلەکمان هەیدا دەنیشتە حەلی دەکەین لەسەرخۆ ئەگەر حەل نەبوو ئەگەر چارە نەبوو جەخوای گەورە بخۆی دەفەرمێ حەکەمە من ئەهلیها و حەکەمە من ئەهلیها. ئەو وەختی کا بە دوو عەقڵ لەولای و دوو عەقڵ لەولای دێندا دەنیشن کێشەمە حەل دەکەن بەڵام هێشتا هیچ نەبووە هەموو مشکلێ من چوتە دەرێ تازە حەل نابی یان ئافرەت دەبینی کێشەی هەیە یەکسەر دەچی کێشەکەی ئەی مێردی و ناخۆشی مێردی و ناخۆشی خۆی حەمل و داک و بابی دەژێت و زا داک و بابی ڕچیانە زاوای دەبتەوە دەرە وەڵڵا قبوڵمان نییە وەرە مەچۆ مشکلەکەی گەورەتر چارەسەری زەحمەت دەبێت ژنە مێردەکە پێکاتینەوە بەڵام ماری خەزورێت ئێستا لەگە زاوای ساخ نەبووینەوە ئەخەوە کو دەبیەوە ئەوە کەواتە زۆر بنەمای حەکیمانە هەیە شریعەتی ئیسلام دایناوە ئێمە چۆن مامەڵە دەگەر ئەو کێشانە بکەین جا سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات باشترین دەرمانە لە بۆی من بڕوا بکە هەموو ئەو بنەمانەی تێدایە بنەمای ئینشاءڵڵا لە ئەگەر خوا فرسەتیدا لە حەڵقەیدا دێ باسی حادثەی ئیفک دەکەین کە ئەو قەزەی ناموسە قەزەی ناموسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بوختانێکی زۆر گەورەیە بە ناموسی پێغەمبەر کرای عەلەیهی سەڵات وسەلام بە حەدە کە خەڵک باسی دەکرد بە حەدێک کە خەڵک باسی دەکرد کاکەت و کەسێک باسی ناموست بکە شێت دەبی گەیشتە حەدێکی خوای گەورە بەخۆی تەداخلی کرد دەکسەر خوای گەورە ئیشەکەی بنبەر کرد و جا مەسەڵەن ئەوێ چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مامەڵەی دەکە ئەو کێشە گەورەی کرد کە ئەو ڕۆکەش بەڕاستی ئەو ڕۆکە ئەو قەزەیە زۆرە قەزەی ناموس و قەزەی حەیاتچوون و قەزەی ناوزەڕاندن زۆرە ئێمە چۆن وەکو ڕێبازی محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وسەلام وەکو شوێن کەوتووی ئەو پێغەمبەرە نازەرە چۆن مامەڵە لەگە کێشەکانی ناموس دەکەین کە پێغەمبەر کردوویەتی عەلەیهی سەڵات وسەلام. خۆشجان کاتەکەمان تەواو بوو پەنا بەخوا لە حەڵقەی داهاتوو دەڕۆنێ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کێشە و معاناتانە ئەم قەزەی ئیفکش کە بەڕێستان باس کرد ئیدی هۆکارەکان و چارەسەرەکانی بە شێوەیەکی گشتی باش دەکەین لەو حەڵقەی ئەگەر کۆتایی شتێک بەڕێستان پێتان وابێ کە بتانوێ باسی بکەن باستان نەکرد بێ ئەگەنا سوپاسی بەڕێستانەکەین. خۆی گەورە جای خێرت داتەوە ناوڵە هەر ئەوەندە دەڵێم با نێزیک بین لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام با نێزیک بین لە نەفەسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ئێمە لەگەل نەفسی پێغەمبەریش نەژیان بە نەفەسی ماوە ژیان نامەی ماوە قسە و جوانەکانی ماوە لەگەڵی بژی وەڵڵاهی هەموو ژیانت بەختەوەرە دەبی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوهابی مامۆستای قسە خۆش و خۆشەویست زۆر سپاس دەکەن و ئامادەبوون لە ماڵقێش سپاس خۆی گەورە پایدارتان کە زۆر سپاس بەڕێزان و خۆشەویستان تا لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفڕ تاکو دیدار بەخوای گەورەتان سپێرم. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.